هەندێک دەق هەیە لە قورئانە ئەگەر ڕووکەش تەفسیری بکەی وا تێئەگەی بەوەی کە خوا غەدر لە خەڵکەکە. یعنی هەندێک دەق هەیە بۆ نمونە خوای پەروەردگار فەرمێ یضل الله من یشاء، خوای گەورە فەرمێ کەلا بەل ڕان علی قلوبهم، خوای پەروەردگار فەرمێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم. ئەڵێن خوا ئەم خراپەکارانە خوا مۆر ئەدا لە دڵیان، لە گوێیان، لە چاویان، حەق نابینن، نابیستن، ئیشی پێ ناکەن. ئەمانە شوا نییە. بۆچی ئەمانە وانین؟ چونکە خوا ئەفەرمێ کەلا بەل ڕانە، ئەفەرمێ بۆ على قلوبهم ما كانوا يكسبون، يعني بسبب ما كانوا يكسبون ران الله على قلوبهم. وەکچی وایە هەمان تەجروبەی پێشووتر، هەمان نمونەی پێشووتر، خوێندکارەکان وەڵامی ڕاست تۆمار ناکەن، مامۆساکە دەریان ناچێنێ، خوێندکارەکە دوایی بۆ داماڵینی بەرپرسیارەتی ئەستۆی خۆی ئەڵێ مامۆسا دەری نەچانم. ڕاستە ئەوەی دەرەجەکەی داناوە مامۆسایە، بەس ئەوەی وەڵامەکەی داوەتەوە و دەرەجەکەی پێوەوەرگرت و خوێندکارەکە خۆیەتی. مامۆسا چۆن ئەتوانێت لەسەر دەفتەرێکی سپی یا لەسەر دەفتەرێکی پڕ لە هەڵا دەرەجەی دەرچوون دابنێ؟ ئەمە زوڵمە. کەواتە ئێمە خۆمان دێین دەفتەری کردەوەکانی خۆمان پڕ ئەکەین لە تاوان، دوای خوا کە مۆری دەرنەچوونی لێ ئەدا ئەڵێن خوا زوڵمی کرد. ئەخر ناخۆ دەفتەرەکە پڕە لە هەڵە و تاوان، چۆن خوا زوڵمی کرد؟ کەواتە ڕاستە ئەوەی بڕیارەکە ئەدا خوای پەروەردگارە، بەس ئەوەی کردەوەکانەدا لە پێوەرەکانی خوا کە بە دەرنەچوو حسێبە خوێندکارەکانین، ئێمە خۆمانین خراپەمان کردووە، بە سەبەبی خراپەی خۆمان بڕیاری دەرنەچوونمان وەرگرتووە. ئەگینا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة، هەموو ئینسانێک لەسەر فطرەتی ئیمانداری لەدایکە بێ، دواتر تربیەیە، دواتر مەسەلەن کلتورە، دواتر حەز و ئارەزوەکانێتی ویستەمەنیەکانی خۆیەتی، دنیا ویستیەکەی خۆیەتی بە هەڵدێر و لا ڕێیا ئەبات.